إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ثم أما بعد، بردوامين لباسكردني جيان نامي پیغمبران سلامي خواهن لبيت. لجيان نامي پیغمبر نوح عليه الصلاة والسلام تاومان کرد ئەوەی کە ماوە باسی بکەین کۆمەڵێ پند و دەرس و عیبرەت، کۆمەڵێ سوود لە قسە و چیرۆکی نوح سەلامی خوای لێبێت باسی بکەین، بۆ ئەوەی بچینە ناوەڕۆکی باسەکەمان. یەکەم خاڵ کە سوود لە چیرۆکی پێغەمبەر نوح وەربگرین سەلامی خوای لێبێت: الحذر من الغلو في الصالحين. فێر بووین لە ژیاننامەی نوح سەلامی خوای لێبێت کە وریابین لەوەی کەوا زیادڕەوی نەکەین، غلو نەکەین لە پیاوچاکان، چونکە سەرەتای سەرهەڵدانی شرک و بتپەرستی كان في الغلو في الصالحين، لا زیادڕەویکردن لە پیاوچاکان لێەوە شرک و بتپەرستی سەری هەڵدا. بۆیە خوای تەعالی فەرمووی: وقالوا لا تذرن آلهتكم ولا تذرن ودا ولا سواعا ولا يغوث ولا يعوق ولا نسرا. کاتێ نوح پێغەمبەر عليه الصلاة والسلام پەیامی هێنا لەلایەنی خوای پەروەردگار، قەومە موشریکەکە وتیان دەستبەرداری بتەکانتان مەبن، بەردەوام بن. ئەن امشوا واصبروا على آلهتكم إن هذا لشيء يراد. وتيان صبر كان، تحمل كان، آرامتان هبيت، بقصي نوح مكان، چونك إن هذا لشيء يراد. بيامكي نوح ديار هدفك لپشتيتي آمان جيشي هي يريد أن يتفضل عليكم، ديوي ظالبي بسرتانا بو أوها توا بياميشي هيناوا باسي توحيد خوا پرستيكا دەیەوێت بێتە دەمسپی ئێوە، بۆیە بە قسەی مەکەن، سەبرتان هەبێ، ئارام بگرن، واز لە بتپەرستی و شەخص پەرستی مەهێنن. بۆچی شەخصیانە پەرست، بۆچی بتیانە پەرست؟ هاواریانە کرد و داوایان لێ کرد و ئەچوون بە دەر قەبرەکەیە ئەسوڕانەوە و سوێندیان پێ خوارد و حەیوانیان بۆ سەرە بڕیت. ئەیانوت ئەمانە پیاوچاکن، هؤلاء شفعاؤنا عند الله، ئەمانە تکامان بۆکەن، ئەمانە پاکن، بەڵام ئێمە تاوانبارین. هەمان ئەو بەرنامەیکەوە ئەمڕۆ بەداخەوە موسڵمانی وا هەیە، هەمان اعتقادی هەیە. کاتێک پێڵێ بۆ داوا لە قەبرێکەکەی، بۆ لە پیاوچاشیەکەی، بۆ داوا لە خوای پەروەردگار ناکەی، دەڵێ ئاخر من تاوانبارم، من ناتوانم ڕاستەوخۆ لە خوای گەورە داوا بکەم، بۆیە دەبێ بڕۆم بۆ لای قەبرێک، بۆ لای شەخسێک، بۆ لای پەڕۆیەک، بۆ لای محەجەرەیەک داوای لێ بکەم، بۆیە ئەمانە پیاوچاکن، ئەمانە ئەولیان، ئەمانە دەم و نفوسیان پاکە، لای خوای گەورە تکامان بۆکەن. بۆیە ئەمە عینی شرکە لێرە الغلو في الصالحین، دەبێ ئاگادار بین. بۆیە خوای پەروەردگارە فەرمێ: إن الذين تدعون من دون الله عباد أمثالكم فادعوهم فليستجيبوا لكم إن كنتم صادقين.
دەفەرمێ ئەوانەی کەوا جگە لە خوای پەروەردگار ئێوە داوایان لێکەن و هانایان بۆ ئەبەن و حەیوانیان بۆ سەرە بڕون و پشتی پێ ئەبەستن عیباد ئەمثالکم براکانم وەکو ئێوە بەشەرن وەکو ئێمە ئاودەسەکەی لەگەڵ خۆیەتی چۆنەچی داوای لێکەیت عیباد ئەمثالکم ئەوە خوایەکەوە حی لا يموت بەڵام ئەو مردووە خوای تەعالە بە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة والسلام إنك ميت وإنهم ميتون أي محمد صلى الله عليه وسلم تو أمري وأوانش أمرن كل من عليها فان خوي تعالى فرمي هل يسمعونكم إذ تدعون أو ينفعونكم أو يضرون كاتك إيوة هاوركنا أو بياو شاكانا داول قبرك كان هل يسمعونكم أوان جوان لإيوة نخير جوان لإيوانية أجر زندوا دسي بقروا بيبا مالو كاكا هل يسمعونكم إذ تدعون أو ينفعونكم أو يضرون آية أتوانن سوديك تام بيه بقينن قازانجيك نخير ناتوانن مردون وفاتيان كردوا آية أتوانن بلايا كتبوا بيت أو بتواني أو بلايا لسر اللابات نخير ناتواني آية أتواني سود قازانجي بوتا بي نخير والذين تدعون من دون الله يعني إن الذين يدعون من دون الله ما يملكون من قطمير خواهی پەروەردگارە فەرمێ ئەوانەی کە جگە لە خوای پەروەردگار ئێوە داوایان لێکەن و هاواری بۆ ئەبەن و هانای بۆ ئەبەن موڵکی قطمیریان نییە زانانی تەفسیرە فەرموون قطمیر کاتێک خورمایەک ئەکەی بە دوولەتەوە شەبەکەی سپی تایە تۆکڵی سپی لە دەور و پشتی ئەو خورمایە ئەوە پێوترێ قطمیر ئەوانەی کەوا جگە لە خوای پەروەردگار اعتیقادتان پێیەتی و داوای لێ ئەکەن اعتقادان بيتي ملشي أو قطميريان نية خوي تعالى فرمي إن تدعوهم لا يسمعوا دعاءكم أجر إيه وداويا ليكن لا يسمعوا دعاءكم ناتوان الولام تاندنوا ولو سمعوا سلمنا جدلا أجر جوشي لإيه وبيت ما استجابوا لكم ناتوان الولام تاندنوا أي شيء ولام داتوا أو خوي پروردگار دا فرمي فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون بويا پیغمبری خوا صلى الله عليه وسلم فرمي خوي تعالى فرميتي حديثك قدسية ده فرمي يا عبادي لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم قاموا في صعيد واحد فسألوني لأعطيت كل واحد منهم مسألته ده فرمي هم بني آدم لأولين تانوا كآدم تاكو كوتا بني آدم هر هموتان بجنوكشوا ليك شوينيكا بوستنو همويان بپرينوا همويان داوا بكنو بپارينوا لخواي پروردگار هر يكا بزماني خوي هر يكا داوايشي هبي خواي تعالى فرمي ولامي يكا بيكيان دمو او خواي پروردگار براكم او جا اوانيك امرو جگا لخواي پروردگار اپرستري هاناي بو ابان بۆ نمونە وەکو یەکێک وەکو شێخ عەبدولقادری گەیلانی ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت کاتێک ئەگەر زیندوو بێ 5 کەس لە دەوری سەریا بێ و 6 کەس لە دەوریا بێ هەر شەشیان بەیەکەوە پرسیاری لێ بکەن داوایەکیان نەبێڵێ کاکە هێواشکە لەسەر خۆت نازانم وەڵامی کامتان بدەمەوە ئەمە کە زیندوو بێت ئەگەر هەرێکی لوغەیەکی هەبێت ئەم فەڕەنسی و ئەو تورکی و ئەو کوردی و عەرەبی شێخ عەبدولقادری گەیلانی خۆی عەرەب بوو بەخوا نە فەڕەنسی ئەزانێت نە تورکی ئەزانێت نە ئینگلیزی ئەزانێت ئەمە کە زیندوو بێت ناتوانێت وەڵامت داتەوە ئەی کە لە ناو گۆڕەکەی بێوەفاتی کرد بێت ئەو هەموو خەڵکە کابرای لە پاکستان کابرای لە ئەفغانستان کابرای لە کوردستان کابرایەک نازانم لە فارس عەرەبستان هەر یەکە و بە زمانی خۆی هاوارە کاتە شێخ عەبدولقادری گەیلانی ڕەحمەتی خوا لەو بێت وەڵامیان نەداتەوە نەخێر ئەوە ئیشی خوای پەروەردگارە أو خوايا قاموا في صعيد واحد فسألوني لأعطيت كل واحد منهم مسألته أوهم مخلوقا بإنسان جنوكا شون ولامي أوهم مخلوقا داتو هرب عقل بيري ليبكينو برا كانم بويا أو إيشي خواي پروردگارا إيشي مروف نيا بويا بس داوا بكين لخوا بس هانا بو خوا ببين بس حيوان بو خواي گەورە سربرين بس بخواي گەورە ببستين وروها طواف ما نشكر بس بكعبه وبيتي خواي پروردگار طواف بكين نك بچين بولاي امو او بويا دايك عائشة فرمي
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەر لەوەی وەفات کە بە چەند ڕۆژێک لە مەجلیسیا بووین أم حبيبة لقل أم سلمة ذكرتا كنيسة رأيناها بالحبشة ياخذ في الحبشة كاتك هجرتها كتشون حبشة أم حبيبة وأم سلمة دفرمي لي كنيسيك ما بيني يقال لها ماريا ناوي ماريا بو كنيسة كزور قشنگو جوان بو بلان بيني من كومل تمثال بيكرو رسم وينيتيا بو أما ينبو بيغمري خواه باسل صلى الله عليه وسلم پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرموي إنهم إذا مات فيهم العبد الصالح أوانا كاتيك بياوچاشيك لناويان وفاتي بكردايا أتشون وينكيان أجيشا بيكركيان دروستا كرت داوان ليكرت أولئك شرار الخلق عند الله سبحانه وتعالى أوانا خرابترين مخلوقات لا إخوائي پروردگار برلوي وفاتك بچن روجه پیغمبري خوا صلى الله عليه وسلم فرمي اللهم لا تجعل قبري وثنا يعبد ألا لا تتخذوا من بعد قبري مسجدا ورياب قبركم لدواي خوم نكن بقبة ومنارة ومزقود بچن لوين يوجي تيابكن وداوام ليبكن ايوه بس داوا بكن لخواي پروردگار نك بين داوا لمن بكن پیغمبري خوا صلى الله عليه وسلم لفرموديك فرمي گاور و جوولەکە کاتێک پیاوچاکەکانیان بمردایە یاخود پێغەمبەرانیان وەفاتی بکردایە ئەچون قوبە و مەنارەیان بەسەرا دروست دەکرد ئێوە وا مەکەن بۆیە لە هەر مزگەوتێک گۆڕی تێدا بێ قەبری تێدا بێ دروست نییە نوێژی تیا بکەیت ئێستا کاتێک ئێمە چینە گۆڕستان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لا تجعلوا بيوتكم مقابر ماڵەکانی خۆتان مەکەن بە گۆڕستان یعنی سونەتەکان کە فەرزەکانتان لە مزگەوت کرد سونەتەکانتان بەرنە ماڵەوە با مناڵەکانتان چاوتان لێکا بۆ وتی لا تجعلوا بيوتكم مقابر يعني لە قەبرستانە نابێ نوێژ بکرێ نابێ تاعەت بکرێ ئێمە ئەچین بۆ گۆڕستان ئەو مردووانە پێویستیان بە ئێمەیە دوعای خێریان بۆ بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ چوونە گۆڕستان دوعای خێریان بۆ بکەن نەک ئێمە بڕۆین داوایان لێ بکەین ئەوان پێویستیان بە دوعای ئێمەیە کەواتە ئەمە خاڵی یەکەمە غلو نەکەین لە پیاوچاکان چونکە لە گاورە هەبوو غلویان کرد لە پیاوچاکان و لە پێغەمەران هەتاکە وتیان ئیسا کوڕی خوایە و لە جوولەکەش غلویان کرد لە پێغەمەران و پیاوچاکان هەتاکە وتیان ئیسا کوڕی خوایە و لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم خەڵکانێکەن غلویان کرد لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێستاکە داوای لێکەن و هاواری بۆ ئەکەن و حەیوانی بۆ سەر بڕن و ئەچنە لای قەبرەکەیان و خۆیان بە مەحەجەرەکە یاساون بۆ وەڵامە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تکامان بۆ کات ئەگەر بەم حاڵە بی تکات بۆ ناکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەفاعەت و تکا بۆ ئینسانی موحد دەکات نەک بۆ کەسێک شەریک بۆ خوای گەورە قەرار دات بۆیە ئەمە خاڵی یەکەم بوو استیفادە بکەین لە قسەی نوح عليه الصلاة والسلام خاڵی دووەم ئەوەی کە فێر بووین لە قسەی نوح حەسەب و نەسەب و خزمایەتی لە دنیا سوودی هەیە بەڵام لە ڕۆژی قیامەت سوودت پێ ناگەێنێت لە ڕۆژی قیامەت ئیمان و عەمەلی صالح فریاتەکەوێت ئەوە تا نوح عليه الصلاة والسلام کوڕەکەی وا غەرقە بێت قال يا ربي إن ابني من أهلي فەرمووی ئەی پەروەردگار کوڕەکەم لە منە لە ئەهلی منە چونکە خۆت وعدت داوە قل نحمل فيها من كل زوجين اثنين وأهلك کوڕەکەم لە ئەهلی منە أي پروردگار غرقي مغرزگارك خواهي پروردگار فرموي إنه ليس من أهلك إنه عمل غير صالح يعني إنه وفي قراءة إنه عمل يأخذ عمل غير صالح فرموي أي نوح عليه الصلاة والسلام كركت إيماني بيد نهينا هر کەسێ شوێنت نەکەوێ ئیمانت پێ نەهێنێ لەسەر ڕێبازی تۆ نەبێ ئەو ئەهلی تۆ نییە با کوڕی تۆ بێ با لە پشتی تۆش بێت کەواتە سوودی لێ ببینیم براکانم دوو جۆر پشتمان هەیە پشتێکمان هەیە نەسەبێکمان هەیە موقەتە کە ئەوش نەسەبی پشتە نەسەبی گۆشت و خوێنە ئەمەیان بەڵێ لە دنیا سوودی هەیە ڕەنگە تۆ لە دنیا کەسێک تعداد لێکە خزمەکانت بێن یارمەتیت بدەن و بە فریات کەون بەڵام بۆ ڕۆژی قیامەت استیفادەی لێ ناکەیت خوای تعالی فەرمێ لن تنفعكم أرحامكم ولا أولادكم يوم القيامة يفصل بينكم والله بما تعملون بصير
دەفەرمێ خزمەکانتان، دۆستان، ناسیارتان، عەشیرەتتان، مناڵەکانتان لەن تەنفەعەکم یەومە القیامە، سوودتان پێ ناگەێنە، ناتوانن ڕزگارتان کەن لە ڕۆژی قیامەت. فإذا نفخ في الصور فلا أنساب بينهم يومئذ ولا يتساءلون. لروجي قيامت خوي تعالى برسياري حسب نسب ليناكا لشي بنا مالكي لشي رسالشي لشي عشرتي كوري شيت ناخو لروجي قيامت. اگر كوري پیغمبر بي، اگر خيزاني پیغمبر بي، اگر باوشي پیغمبر بي، ايمان النبي وتقوى النبي لروجي قيامت رزقار نابت. او تا ابراهيم عليه الصلاة والسلام لروجي قيامت يلقى أباه آزر وعلى وجهه قطرة غبرة. باوشي بيني سيركا دمشاوي الرشدا جرساوة، باوشي مشرك بو، باوشي شيء إبراهيم عليه الصلاة والسلام بينا خوشا كاتك باوشي كركي بيني إبراهيم دلي إبراهيم عليه الصلاة والسلام دفرمي أي باوة ألم أقل لك لا تعصيني. باشا من الدنيا بيتم نوز سر بيتشي مكة ورشوين بك وبوي رزقارت بيه أو شلي اليوم لا أعصيك يا بني دلي أمرو من سر بيتشيدناكم تشي بلي بقصتكم. إبراهيم عليه الصلاة والسلام داواكات دعاكات دلي أي پروردگار تو وعدت بيم داوا لا تخزني يوم يبعثون وأي خزي أن أرى من أبي الأبعد. خوي پروردگار تو وعد بلينت بيم داوا كالروجي قيامة سر شورم نكيد چی سەرشۆڕیە کە ئەمڕۆ باوکم بەو شێوەیە ببینم کەوا دەمچاوی ڕەش داگیرساوە لە ڕیزی کافر و مشرکەکان حەشر کراوە. خوای تەعالا فەرمێ من وعد و بەڵێنێکم داوە هەر کەسێک ئیمان بێنێت و شوێن تۆ بکەوێ ئەیکەمە بەهەشتەوە، بەڵام هەر کەسێ ئیمان نێنێ ئەوە بەهەشتی بە هەتاهەتایی لێ حرامەکەم. ئەوجا پێی دەڵێن ئەی ئیبراهیم سێر پێش خۆتکە کاتێک تەمەشاکە باوکێ بینێت لەسەر شکلی کەمتیارێکی پیس حەشری دەکەن و هەر دەست و پایەگرن و فڕێدەنەوە ئاگری جەهەنەمەوە دۆزەخ کۆتایی پێ هاتووە. ئیبراهیم سوودی نەبوو بۆ باوشی لە کاتێکە خوای تەعالا فەرمێ ئین ئەولە الناس بئیبراهیم للذین اتبعوه. چێ ئەولاترە بە پێغەمبەر ئیبراهیم؟ ئەوانەی کە خزم و ناسیار و عەشیرەتین کە بێ باوەڕن، نا ئەوانەی کەوا شوێنی ئیبراهیم کەوتون. فەرمووی فەمەن تەبیعنی فەئینەه منی، هەر کەسێ شوێنم بکەوێ ئەوە لە منە و هەر کەسێک شوێنم نەکەوێت ئەو خوای پەروەردگار خۆی سزایەدا و بەرەو دۆزەخی بات. کەواتە من بەطأ به عمله لم يسرع به نسبه. هەر کەسێک عملەکەی دوای بخات حەسەب و نەسەبەکەی پێشی ناخات. ئەو قسەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. نەڵێ کوڕە شێخم، نەڵێ ئێمە سەرجەلەمان هەیە و لە بنەماڵەی سەییدین، ناخوا لە ڕۆژی قیامەت. ڕەنگە لە دنیا هەنێ خەڵک هەڵبخەڵەتێنی، بەڵام لە دنیایە ناتوانی خوای پەروەردگار هەڵبخەڵەتێنی. داواکەم لە خوای پەروەردگار بەناوە جوانەکانی و بەصیفاتە بەرزەکانی یا ربی خۆیان ڕەحمان لێکەی، بەختەوەری دنیا و قیامەتمان کەی. أقول ما سمعتم واستغفر الله لي عظيم لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم. الحمد لله رب العالمين، له الحمد الحسن والثناء الجميل، يقول الحق وهو يهدي السبيل. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. خاڵێکی تر کە سوود لە قسەی نوح عليه الصلاة والسلام وەربگرین، دایک و باوک کاریگەریان هەیە بەسەر مناڵەکانیان، بەتایبەت دایک. ئەوە تا کوڕەکەی نوح کاتێک لاڕێ بێ و لاسارە بێت کێ هۆکارە؟ دایکەکەیەتی، چونکە دایکیشی مشریکە بوو، کافرە بوو، خێزانەکەی ئیمانی نەهێنا بە نوح سەلامی خوا لە نوح بێت، بۆیە گاڵتەی بە نوحە کرد، چووە ڕیزی کافر و مشریکەکان. تربیەتی ئەو دایکە بوو کاتێک ئەم منداڵە تەماشای دایکەکەی کرد، چونکە تربیەتی دایک بە تایبەت باوک زۆر جا لە ماڵ نییە، لە ئیش و کارە، دایک 24 ساعەتە لە ماڵە، ئەو منداڵە تەماشای دایشێکات. ئەگەر ئەم دایکە ڕێزی لە پیاوەکەی گرت، احترامی گرت، سێرەکەی ئەو منداڵەش زۆر محتەرەمە بێ لەگەڵ باوکی. بەڵام ئەگەر دایکەکە خراپ بوو، ڕێزی لە مێردەکەی نەگرت، بە قسەی نەکرد، سێرەکەی زۆر جا مناڵەکانش بە قسەی دایشێکن. عەرەب قسەیە جوانی هەیە، دەڵێ لا يستقيم الظل والعود أعوج. ئەگەر دار لار بوو، جێڕ بوو، سێبەرەکەشی لارە بێت. ئەمە قاعیدەیە براکانم.
کە دایک و باوک خراپ بوون مناڵش بەدوایانە خراپە بن ئیلا مەگەر خوای پەروەردگار ڕزگاریان کات. ئەوە تا نوح بە قسەی باوشی ناکە دەڵێ ئەی کوڕەکەم ئەرکەم معنا وەرە لەگەڵمان سەرکەوە بۆی ڕزگارت بێ. قال سآوي إلى جبل بە قسەی نەکرد فحال بينهما الموج فكان من المغرقين. بەڵام مقارنەیە بکەین لەگەڵ پێغەمبەر نوح و ئیبراهیم عليه الصلاة والسلام. إبراهيم عليه الصلاة والسلام دس إسماعيل كر يقرب ويسري بري قال يا بني إني أرى في المنام أني أذبحك. أي كركم من لخون ما وحي بوها تو كذا بيسرد برم. قال يا أبت افعل ما تؤمر. أي باوا أوي فرمانت بيكرا وجيب جيك باسر بريني من جبيت أو تا ملم بو تورا وتشقوي وسرم برا بو چونك دايشي هاجرية دايشي مسلمان بو خواناز بو متقية بو خوا تربيتي من الله كيدا بوشوي بقصي باوكشي كرت. بلام كركي نوح چونك خاوني أو دايك كافر بو سيركي درنجام من الله كشي لا سار بو لا ريبو بكافريج وفاتي كلو كوتاي بيهات كواتا دایکان و باوکان کاریگەریان هەیە بەڕاستی. و خاڵێکی تر براکانم کە ئەخیر خاڵە زانایانە فەرموون هەر کەسێک هەر مناڵێک بە قسەی دایک و باوکی نەکا لە چاکەیە ئامانجەکەی و دەرەنجامەکەی وەکو کوڕەکەی نوحی لێ دێت. بۆیە ئەی مناڵان بە قسەی دایک و باوکتان کەن لە چاکەیە کاتێک دایک و باوکتان ئەمرتان پێکەن بە چاکەیەک ئێوە دەبێ بە قسەیان کەن ئەگەر بە قسەیان نەکەن لە تاعەتی ئەوان دەرچن وەکو کوڕەکەی نوحتان لێ دێت. ئەوە تا کوڕەکەی نوح بە قسەی باوشی نەکرد هەتاکو بە کافری سەری نایەوە. زۆرێکەن نە مناڵەکان دایک و باوشیان عەزیێتە دەن. ئەمڕۆ مناڵانێ زۆر بەداخەوە خەریکی مادە هۆشبەرەکانن خەریکی مخدراتن لە چایخانەکان درەنگ دێنەوە باوشی لێ ڕازی نییە دایشی لێ ڕازی نییە بەڵام مناڵک جۆ نادات وریابە لەخوا بترسە ولا تقل لهما أف تەنانەت کەلیمەی ئۆف دروست نییە بەرامبەر دایک و باوک. چ جار ئەگەر تۆ جنێوی پێ بدەی چ جار ئەگەر تۆ سوکایەتی پێ بکەی چ جار واللهی دایکی وا هەبووە تەلەفۆنی کردە وتێتی کوڕەکەم ئەکاتە پرچەکەمان ڕامەکێشێت. ئەوە ئەخلاقی ئەو کوڕەیە. ئەو دایکە 9 مانگ تۆی هەڵگردووە دوای 9 مانگ 2 ساڵ شیری پێت داوە دوای بووی بەو زەلامە ئێستا دێ ئەو دایکە شەقی تێ هەڵەدەیت و ڕایەکێشی بەناو ماڵایە لە پێناو چی هەیە؟ بۆیە چاوەڕوانی سزای خوای پەروەردگارکە کە خوای پەروەردگار تووڕە بێلێت و وەکو کوڕەکەی نوح لە ناوت بات و بتفەوتێنێت. داواکەم لە خوای پەروەردگار بەناوە جوانەکانی و صیفاتە بەرزەکانی یا ڕەبی خوایە ڕەحممان لێکەی یا ڕەبی خوایە لێتە پاڕینەوە بەناوە جوانەکان و صیفاتە بەرزەکانت یا ڕەبی خوایە ئاخی خێرمان کەی یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بی یا ڕەبی خوایە لە کەم و کوڕەکانمان خۆش بی یا ڕەبی خوایە قەڵەمی عەفوت بەسەر تاوانەکانمان بێنی یا ڕەبی خوایە وڵاتمان بپارێزی وباقي ولاتي مسلمانان يا رب العالمين يا ربي خوايا لشري دجمنا من باريزي يا ربي خوايا أو فتني كوائس لجهانا هي يا ربي خوايا بيكو جيني توا يا ربي خوايا آية بكي بسرو آقري كوتايب يا رب العالمين يا ربي خوايا ولاتي مسلمانان بباريزي يا ربي خوايا ولات من بباريزي هريمة كمان بباريزي مسلمانان بپارێزی یا رب العالمین شفای نەخۆشەکان من بدەی پیرەکان من آخر خێرکەی گەنجەکان من هیدایەت دەی یا رب العالمین یا ربی خوای هەر کەسێ مناڵی نییە منداڵی صالحی پێ ببەخشی یا ربی خوای هەر کەسێک منداڵی هەیە صالح نیە یا ربی خوای صالحی کە یا رب العالمین آمین آمین والحمد لله رب العالمین قوموا إلى صلاتكم